چی داهات و سەروەت و سامان و داهاتی ناوخۆ و بوجە و نەوت هەیە لە ژێردەستی ئەم زاتایە و هەر لەم بەڕێزەیشەوە دابەش ئەکرێ بەسەر ئێوەی فەرمانبەرانە باشە بڕیار بوو ئێوە کارەبای 24 سەعاتە دابینکەن بۆ ئەم میلەتە لە وڵاتە ئێستش لە کۆڵانەکانە مۆلیدە بڕەڤڕیەت ئەی کوا کارەبا 24 سەعاتەکەتان بەڵام ئێوە ژەزانی زۆر ناشکورن بۆ ئێستا گەرسابیکەی بە مۆلیدەکەەوە 24 سەعات کارەباتان نییە؟ وەرە بۆ خاتری خوا بۆ خاتی پێغەمبەر ژێری هەمووی نەوت بێ خەڵک سەرە بۆ نەوتەگرێ خەڵک سەرە بۆ بەنزین ئەگرێ باشە ئێوە بۆ ئەکەن لەو میلەتە ڕەش و ڕوتە نەوت ئاوادا بەش ئەکرێ بەنزین ئاوایەت ئەیەن بەو خەڵکە بۆوە ئەکەن بۆ وەرتان نەگرتووە؟ ئەی ئەو میلەتە لە بەچی خۆی گەرمەکاتەوە؟ ئەی ئەگەر ئێمە نەود نەین و سوتەمەنی نەین تۆ بەچی خۆ گەرمەکەیتەوە؟ باشە بەنزین لە جنوب بە 450 دینارە هەر لێرەیشەوە ئەچێ بۆ جنوب ئێوە ئەو خەڵکە لە سەرەیان ئەی هاوار کورە چۆن ئاوا ئەبێت کورە چۆن میلەت ئاوازی لێرە بۆچی بە 690 دینارە و سەرەشی بۆگرن بەنزینەکەمان زۆر دەرەجەیەکە نەوتەکەمان زۆر دەرەجەیەکە سوتەمەنی ئێمە بچێتەنە ئەو ئۆتۆمبیلانەوە هیچ تووشی مشکلە نابێ ئەگەر تۆزێکی لەسەر خەڵک گران بێ ئەبێ حسابێکی ئەوکەن ئێمەش کرێلین تێگەی مەساریفێکی زۆرەکەوێ لەسەر ئێمە ئێمەش خۆ چاومان لەو خەڵکەیە ئەوە تا بە چەند ڕۆژارێکی ئەلانیەکەین بانزینی 690 دیناری دابەژەکەین بەسەر هاوڵاتیانی خۆمانە باشە موچە خۆران چ تاوانێکیان هەیە خانە نشینان بەیانیان بەلاییتەوە خۆتان هەمووتان ئاگادارن بینەران و بیسەرانی بەڕێز بەلاییتەوە خەڵک ئەچێ بۆ مەعاش وەرگرتن بانگی مەغریب دێتەوە ئەڵێن باقەکان پارەیتیان نەماوە ئەمە سەبەب کارەکەی کێیە خوا بگرێ بۆ تۆ من بە تاوان بارەزانی من بەو خەڵکەم و تۆ سەعا پێنجی بانی بڕۆ بۆ سەری موچە ئاخر سەعا پێنجی بانی بە سەر و پێ خواردن هەیە بە سەمون هەیە تێگەی ئەم خواردنانە هەیە خواردنە کوردەوارەکان هەیە کابرا سەعا پێنجی بانی دەرەپەڕێ بۆ موچە من و تۆمە بچۆ وەزارەتی وا هەیە بە 50 شە وەری ناگرێت بۆ وەری ناگرێت بەڵێ وەزارەتی وا هەبووە موچەکەی بە 50 شە وەرنەگرتووە خوا بەم گرێسە لە دەمی تۆیە بیستم بینەران و بیسەرانی گەڕیان میدیا هەموو ڕۆژانی سێشەمانێک کاژمێر دوی پاشنیوەڕۆ دێنەوە خزمەتان لە بەرنمەیەکی نوێدا لەگەڵ خاڵە تەکبیر لە خزمەتتاندا ئابین خۆشەویستان و بینەران و بیسەرانی بەڕێزی گەڕیان میدیا هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی خاڵە تەکبیر خوازیارین بێتە مایی ئاسوودی و خۆشحاڵی ئێوەی ئازیز و خۆشەویست سەرەتاش بە ناوی خۆم و سەردەم کارمەندانی گەڕیان میدیا بە خێراتنیەکی گەرمی خاڵە تەکبیرەکەین بەخێر بێ بۆ بەرنامەکەمان و ئێوەی خۆشەویست و ئازیزیش ئەتوانن لە ڕێی ئەم تەلەفۆنانەوە بەشدار بن هەست پرسیارێکتان هەیە ئاراستی خاڵە تەکبیری بکەن ژمارەکانی ناوخۆ 0 470 5264 ڤایبەر 0 722 727 ببورن 8535 واتسئاپ 0 771 75 ئازیزان خۆشەویستان میوانی ئەم جارەی بەرنامەکەمان ئەم زاتەیە خاڵە تەکبیر کە هەرچی داهات و سەروەت و سامان و فرۆشتنی نەوت و ئەیهێنێت و ئەیبا هەمووی لە ژێردەستی ئەم بەڕێزایە و هەر لەم بەڕێزەیشەوە کوێرایی نەوت نییەنی هەر لەم بەڕێزەیشەوە نەوت بەسەر ئێوەی هاوڵاتیانە کە دابەش نەکراوە 5 ساڵە کوێر بم یاخوا لەلایەن ئەم بەڕێزەوەیە جا سەرەتا خاڵە تەکبیری یەک پرسیار هەیە بەست و ئەو خوایە ڕاجوا بمەرەوە یەک پرسیار هەیە بە یەک وشە نەوتم بۆ بخەرە ناو ڕستەوە خاڵە تەکبیر خوا ئەوە پرسیارە نەوت بۆ سووتانن بەکاریە خۆمان نەزانینەوە وایە بۆ سووتانن بەکاری جا تو شەرەفت و ئەو خوایە میلەت خەڵکی ڕەش و ڕوت نەوتی هەیە تا بیسووتێنێ بۆنی ئاخر بۆ ماڵ هەیە نەوتیتیانە بێ بڵێ من خۆم ماڵ ئەزانم ئێستا دوو قەترە کورە نیو لتر نەوت نییە لە ماڵەکەیە بۆ لەبەرەوەی نەتان ناوە 5 ساڵە خاڵە کاکە یاومانە بڕوا بکە ئەگەر ئێمە نەمان نابێ کەس ناتوانە نەوت بات هەمووی سەرچاوەکەی لە ئێمەوە دابەژەکرێت بەسەر ئەو خەڵکە ڕەش و ڕوت و فەقیرە یعنی نازانم ئاگاتان لێ نییە وەسعەکە نابینن بە چای خۆتان لە تەلەڤیزۆنە لە هەواڵەکانە ئەیبینن ئێمە ڕۆژانە تیممانەیە تیم ناتیم دابەشیمان کردووە بەسەر منتیقەکانە بەسەر گەڕەکەکانە ئەڵێین تو ئەو خوایە میلەت بێدڵی مەکەن
بە زیاوە بە قەترە قەترە بە زیاوە بۆیان تێکەن بەگلی هەوڵاتمانیان باگ لی هەوڵاتیان دەسەرن بڵێ بۆیە خۆی دیارە خاڵە تەکبیرگیان تا ئێستا مەڵبەندی هەشت وەری نەگرتووە وەری نەگرتووە بایعەکە یانەوت نەخێر نەوتەکە واللهی من وام دەی بایعەکە بازەکەی چونکم بایعەکە ئەوەی ڕاستی بێ خواردن بەسەر هەوڵاتیانە دابەشەکە و کەم و کورتیان نەبووە کوێرایم دابێ خاڵە تەکبیرگیان ئەوی شەل بووە بینێککە بە گۆچانە ڕاویش بووە بە 3 مانگ و بە 4 مانگ و عینی موچەکەی لاتووە 50 شە و 45 ڕۆژ واللهی من ئەوەی ڕاستی بێ ئەوەی ڕاستی بێ حەقم بەسەر خۆراک و بایعەوە زیاتر نییە من لە بواری سوتەمەنیە اختصاصم هەیە شارەزام لە بوارەکەیە تێگەی ئاگام لە خشپەی مار و میروی نەوتەکەیە ئەی لەش ساق بێ ئەی لەش ساق بێ خاڵە تەکبیر پرسیارێکەیە لە هاوڵاتێکی بەڕێزەوە ئەڵێ ئەتوانی پێمان بڵێیت وەکو خۆ ئاگاداری ئێستا لە بازارەکانی جیهانە نەوت بووە بەچەنێ نەوت بۆ بەچی بووە بەچەنێ نەوت نرخەکەی ناتوانین یعنی ناتوانانی سعرەکان محدود نییە ڕۆژی وایە بەرزە بێتەوە ڕۆژی وایە دابەزێ یعنی بەڕاستی تووشی مەعاسات بووین ئێمە لە مۆسعەیە یعنی دایمە لە زەرەرای دایمە لە زەرەرین بڕواکەی طبعا نەوت بە بۆری ئاڕات وایە بەتەنکەری شەڕوا خاڵە ئەوەن لە کامیانە لە زەرەران ئێمە بەڕاستی ئەگە بڵێم زەرێکی زۆرمان کردومانە یعنی ئەمە ڕقەبێت نییە من بیخەمە بەردەستی بڵم ئەمە نەما زەرەر بڕوام کە زەرێک ما کردو یعنی تۆ مەگری با من بگرین چونکە من زۆر حەچی داخ و مەینەتی هەمووی قڕ بەسەریەکەی بۆ منەگەڕێتەوە چونکم زەرەرەکە هەمیە درێ بەسەر شانی منی داماوە لەش ساق خاڵە تەکبیرگیان خاڵە تەکبیرگیان وا زیاتر بۆ 5 ساڵە هاوڵاتێکی کە ئەو پرسیارە ئەکا ئەڵێ زیاتر بۆ 5 ساڵە باشە یاسای بوجە و نەوتان مردار کردوێتەوە یعنی پێمان ناڵێن بە چەنەکەی فرۆشن بەکێ ئەی فرۆشن لەکوێوە ئەڕوا پارەکەی لەکوێتەوە بۆکوێ ئەتێ ئەمە یەک دقە خاڵە تەکبیر خوا بگرێتی بێکەنەمە عەرزم کردی وتم نەوت هەر بە بۆری ئاڕوا بەڵام بەدیست بە دیاساکەوە بە چاوی هەردووکمان ئەگەر بڵێم حەزەکەم پڕ بەدڵ زیینویکەنەوە بۆ مردووە بەڵێ مردووە یاسای یەخوا ئەمڕۆی لە هەموو ڕۆژی خۆش یەخوا جێگای بە هەش بێ من پڕ بەدڵ حەزەکەم زیینویکەنەوە بەس دەستیشکاوم بە تەنیا چەپڵە بەدەستێ لێ نادرێ بە یعنی تۆس ناتوانانی پێمان بڵێ کە مەسەن ئەو یاسای بوجە زیینوکەنەوە کورە شۆتێکی کارەبایی لێن کورە بووناحی ئەی هاوڵی ئەوەی ڕاستی بێ پێم وتن شەتاڵێکی لێ من زیینویکەنەوە بێ هەیج نەبێت تۆزی هۆشی بێنەوە بەرخۆی بەڵام بەتەنیا عەرزم کردی بە من ناکرێ ئەمە شتێک نییە بەتەنیا تو خوا تۆ بەتەنیا هەرێمێکی پێ بڕێ بەڕێوە خاڵە تەکبیرگیان ئەی ڕەحمەتی ئەو خوای ئەگەر عەدالەت بم بەڵام عەدالەتەکە نییە خاڵە تەکبیرگیان باوەڕ و احتیبارت بێ ئەوەی من عەدالەتی ئەبینم لەلایەن خۆمەوە کەی بە یەکسانی ئیژەکەم بە یەکسانی تێگەی نامەوێ غەدەر لەو میلەتە بکەم نامەوێ میلەت گلەی دێتە سەرم نامەوێ میلەت قسەم پێ بڵێ نامەوێ میلەت بە نۆعێک سەیرم کا بڵێ ئەمە سەرچاوەی هەموو کێشە و مەشاکیلەکانە من میلەت لە ناخی دڵمایە ناخم بۆیانە سووتێ تێگەی ئەچوە نەرەوەڵا ڕاستەکەی خاڵە تەکبیرگیان باشە ئێوە ئەڵێ ئەوە حەزەکەی میلەت یعنی کێشە و شتی وای نەبێت و گلەی نەبێت ئەمە جەنا بکە ئەڵێ حەزەکەم هەر قایشی ئەخەنە سەر ئاوا یعنی قسەکانتان بڕوا یعنی میلەت گوێی لێ بگرێت و یا ئەمە هەر گفتار من ئەوەی ڕاستی بێ بەداتا بە داتا قساکەم بۆ خەڵکە یعنی داتای ڕاست ئەم بەو خەڵکە چون تەکبیرم پێ بوویان بەچی خاڵە قسە خاڵە تەکبیر بەچی گوێ لێیە گوێ لێیە باوەڕ ڕەحمەداری بێگریان بۆواتان لێ کردووە ڕۆژی هەیە ڕۆژێ دوازەیە ڕۆژێ پازەیە ڕۆژی حەڤەیە خوا بگریە ئەخر بۆ ئاوای لەکەن ڕاست کە بەتڵ بەتاڵ بوو دایمە بێ پڕیکەیتەوە بەتڵ ئێستا من لە ماڵی خۆما بڕواکەی کە بتڵێکم بەتاڵە بێ نێڵم بەبێ بەدوان ڕێگەچم پڕیەکەمەوە بۆ پڕی ناکەنەوە کاکە ئەی بۆ من دەستم گرتووی خاڵە تەکبیرگیان تخوا پرسیارێکی زۆر شەخسی جەنابیشی وەکو ئەو خەڵکە لەسەرەی ئاوە غازە ئەوەسی بێ وەڵڵاهی من ئەوەی ڕاستی بێن نە درۆ لەگەڵا بکەم نە من وەکو میلەت یعنی حەزەکەم غازەکەم بەتاڵ بێت بچم بەم دەسانەی خۆم پڕیکەم حەزەکەم بەتڵ بم بەسەر شانما خۆم بە پێش نەک بەسارە بڕۆم وەکو ئەو خەڵکە سەرەی بۆ بگرم یاخۆ بڕۆم لە مەعمەلەکانە پڕیکەم بەڵام فەقەرات لەخوا بەزیا بە فەقەراتم ڕاست شەکرە
نه ئەوە ئەی، نییە ئەوانە بەسی نییە. هینەکە چواردەورەکەم ناڵێ چواردەورەکەم ئەڵێ گوناح نییە نایڵێ. تۆ بچی بۆ سەری غاز و ڕاستەکەی، سوتەمەنی و عەجەب، گاز بڕکەیتەوە خۆیان ماڵیان ناوە بێ بۆمە بن پڕیەکەنەوە شیێنەوە ڕاستەکەی خاڵەتەک بیرگیان بە یارمەتیم ئەکە یاخوانەوەشی گیانی بێ پرسیارە خاڵەتەک بیر گیان هۆ بیری خستمەوە خواردنی نەوت خۆشترە یا ئەو بەس تۆ ئەو خوا ڕاستوادم بەر وڵی ئەوەی ڕاستی بێخۆنەوت ناخوری ناخوری ناخۆی بەس ئاوەکە سوود بەخشە بۆ مرۆڤ ئەتوانێت ڕۆژانە بەیانیان بەیانیان پێشەوەی هەفتایی لە خەو یەک پێک بخۆرەوە ئاوەڵێن تەمان تێگەی لەبەرەوەی ئاو سەرچاوی ژیانی مرۆڤە ڕاستەکەی ئاو سوودێکی زۆر باشیەیە بۆ مرۆڤ بەڵام نەوت بڕوا بکە من وەکو خواردن حەزم لێ نییە حەزی لێ نییە هەل لە خۆی حەزی لێ نییە یا لە ئیشتیهام ناچێتە سەری ئەی کاتێککە ئەی فرۆشی حەز ئەوە وڵی ئەوە پرسیارێکی حراجیە باوە ڕحتیباری احتیاجیە. هەیە حەزی لێ نەبێ بەڵام ئێمە حەزەکەمان ئەوەیە کە ئەیفرۆشین داهاتەکەی بۆ ئەم میلەتە ئاوە بەڕون و ئاشکرەی خەمە بەردەست داهاتەکەی بڕاکە چەند جار ستومەتە بەردەست یە خەبەری خۆشی بەمێ خاڵەتە گوێ ئەڵێن قەرارە بەرمیلی بێ بە 120 خوا بگرێ چیەکە ئەو کاتە ئێستا لەو دەمەی تۆیە بیر ئەڕوا وردە وردەچێتە سەر من پێم خۆشە حتا بەرز بێتەوە مەساڵحی میلەتی ڕاست ئەی چۆن ئێمە ئەو داهاتێتە بەردەستمان بە پرۆژەی جوان شارەکەی پێ ئاوادانەکەینەوە هەرێمەکەمانی پێگەشەکەینەوە هەرێمەکەمان لە بواری سەڵدایی و لە باری وێلا و شوقە و شتێکە بۆ سوودی هەبێ بۆ میلەتەکە بەڕاستی بزانیە ئەم بەرنامەی ئاو و تەسیرە بی میخۆرە نۆزگیانێ بێ پرسیارەکانت تۆ بابوو خەمەتەر چاوم بەسەر ئەو چاوانەم خاڵەتەک بیرگیان پرسیارێکی کەمان هەیە نەوتی سپی بۆ ماڵان بەس تو ئەو خوای پرسیاری مە ئاساد مەکە تو ئەو خوای دڵم تەنگ مەکە هەمووی معاناتی میلەتە با چێقی تۆ خوا بگرێ من بۆ چیاتومەت هەیە معاناتی میلەت دەکەمە بۆ چیاتومەت ئەرێ خستوتە دەبان چاو دیارە ماشەڵڵا دیارە حەز شتێک لە میلەتەوە بێ خەمە سەرسەر دیارە ماشەڵڵا دیارە ماشەڵڵا لێبێ ماشەڵڵا لێبێ بەرەکەت کە ئیشەڵڵا فەرموو پرسیارێککە ئەڵێ خاڵە تەکبیرگیان نەوتی سپی جاران من خۆم بە 53 وەرم نەوتەر سپیە نەوتەر سپیە بەڵێ. بەس نە ئەوەی کە بۆ ماڵاندا بەشەکرێ نەک ئەمەی لێ جیا ئەەکەی تۆ و لێی بەش ئەەکەی تۆ و بنزینە و ئەمەیە و ئەوەیە و غازی لێ جیاکەی تۆ ڕۆن و گازایی و داروبەر ئەمیکەیان کە ئەیەن بە هاوڵاتیان و 6 دانە ساڵە بە خەویژنیان بینیوە باشە جاران نەوتی سپی ئەدرا بە هاوڵاتیان بەرمیلی بە 53,000 بوو چما خێرە ئێستا بووە بە 95,000 ئەم سیعرە بۆ بەرز بووە ئایا هاوڵاتیان لەگەڵ ئۆپیک و بازاڕی دەرەوەیە مقاسە ئەەکەن یا مەعاملەتەکەیشتان هەر ئاوایە لەگەڵ ئەوان میلەتی خۆمان خۆشەوێت بڕوا بکە بەنەوەتەکەشە گە بڵم ئێستا هەرزانە بۆ مەساڵح هەرزانە بەڵێ بۆ لەبەرەوەی کوالێتی باشە ئێمە بەپی کوالیتی قساکەین کوالیتی ئەو نەوتە بەرزەکەینەوە بەرزەکەینەوە بۆیە گەشتۆتە ئەو ڕادەیە کە بە 90 بەسەر هاوڵاتیانە دابشکرێت تێگی یعنی ئەمە هەمووی لە مەساڵحی میلەتە بەس نازەم میلەت بۆ ڕەچاوی شتی باش ناکە کوالێتەکەمان باشە کوالێت خاڵە تەکبیرگیان پرسایشتی کەشێت لە وڵاتان لە وڵاتان ئەمە نەگلیان لە نوتەکەمان یاگلەیە زۆپا و پلیتە ناسوودێ ئەی کوێراایمدایە تخوا خاڵە تەکبیر ئەگەر گلەیان لێ نییە بۆچی بۆ ناخۆتی سیارە بینم ئاواڵیش لە خەجێ ڕوا بەڕێگا ئاوا سەربایە فیت پەمپەوە هەر هەمووی ئاوا شڵپەیە شڵپە ئەڵێن ئەگەر سین ئیسە بڕیاریاوە بەس بۆ کوردستان فیت پەم دروستکە هیچ وڵاتێککە فیت پەمی ناوەسە ئیلا لای خۆمان نەبێ بۆ کوالێتی ئەوە خەتای کوالێتەکەمان نییە ئەوە خاوەنی ئەو ئۆتۆمبیلانە لەوانەیە چەندەها ساڵ بێ فیت پەمپیان نەگۆڕی بێ فیت پەمپ نەیانگۆڕی بێ بەڵێ یان ناو تانکی بانزینەکان ژەنگاویە مەفروزە تۆ بە چەند مانگجارێک فیت پەم پێ بگۆڕی تانکەکەت پاکەیتەوە بۆی ئەو نەوت و بانزینەی کە ئەچێتە بۆ نمونە ناو ئۆتۆمبیلەوە یاکردنەوە زۆپاوە هەر زۆپا بۆ نمونە تۆ بێ بە چەند مانگێک جارە یا ساڵانە پلیتە بگۆڕی بەڵێ سیارەش بە هەمان شێوە ئەبێ فیت پەم گۆڕی تانکەکە و غەسلکەی جوان پاکی کەیتەوە بۆی زەرەری گەورەترت لێنێ باشە ئەوە فیت پەم قەینە ئەمە سیارەیە هاتوو چۆی پێەکەی ئەی بۆی کەیتە ناو زۆپایشەوە پڕ بە پڕمیە خوا بگرێ بەڵێ زۆپاکە بڕوا ئەەکەی ماڵی وا هەبووە خۆ بینیومە هی نەزانی تەنکی زۆپاکەیان کە نەوتی تێکن کونی تێبووە ماڵێکتە
ئاوی تیا بوو ئەو نەوتەکان ئەمە ئەمە چیە هۆکارەکەی ئەوەیە بە قوربانم با من تەکبیرێکت بۆ بکەم خەڵک ئێمالە خەڵک ئێمالە ئەوەی من بدانم خەڵک ئێمالە بۆ ئەچێ پلیتەی عادیەکڕێ تۆ پلیتە هەیەشتی ئەسڵ ئێستا من برادرم هەیە حتا بۆ سەلاجەکەی عەفو بۆ زۆپاکەی ساڵانە پلیتە ئەگۆڕێ تێگی دانێت دوان احتیاط دەکرێت ئەڵێ نەکو ئەمەیان دیسانەوە بە کەڵک نابادانێکی کە بەڵام تۆ هەموو شتێک بە حەدی خۆی یعنی شتی ئەسڵ هەیە عادی هەیە تیجاری هەیە تۆ مەچۆ تیجارەکەی تێکە شتی ئەسڵ هەیە بیکەرە ناویەوە بزانە لە ژیانە ڕقبوو نەزانێت بینەرانی بەڕێز ئەوە مەبەستی لەوەی عینی ئەو نەوتە ئەسڵەکە ئەیەن بە هاوڵاتیانەها بڕوان پێ بکە پار بوو پێدار بوو خەوم بینی من باڵ سەلامەت بی سەماوەرە کەشتان بۆ پڕکرد بوو ماشەڵڵا باریکەڵڵا باریکەڵ تا ئەو پلیتەش مەبەستی عینی نەوتە ئەسڵەکە بێت پلیتەکە بەڵێ خاڵە تەکبیریان پرسیارێکی کەمان بواتوە لە عین جینەوە عین جین ئیسپانە نییە عینجینە ناوی شخصەکەیە سەلامەت بیا ڕەبی ڕێز و خۆشەویستیەیە بۆ بەڕێستان لە پرسیارەکەیە ئەفەرمێت پرسیاری کردووە ئەڵێ بۆچی بەنزین بەو کوالێتە خراپەوە هەروە گرانە لە لای خۆمان بە 900 باوانێک تا ها ئەوە زانی چەنە ئەوە 900 بەڵام لە شارەکانی خواروی عێراق ئەمە 900 لە شارەکانی خواروی عێراق حتا ئەم دەکە قسە لەگەڵ جەناب تا ئەەکەم بە 450 دینارە ئاخر ئێمەشتی ئێمە دەرەجەیەکە کوالیتی باشە بەوکو عەرزم کردی یعنی تۆ حەزەکەی 450ەکە بەکاربێنین ئێمەش مەبەستت ئەوەیە ئێمەش وەکو ئەولا 450 بین بە هاوڵات نەوەڵا خاڵەتە بیرجان عینی ئەولا بمانەنێ بە 450 بەس بووە کوالێتەکەی وەکو شارەکانی کەوا آخر ئەوانەی سەیرم کە سێنم کە ئەولا ئەڵێم ئاگا دایم ئێمە یعنی لەگەڵ ئەو لایەک هیمانەیە پەیوەندیم هەیە پەیوەندیم هەیە پێشم وتومە ڕجاعەن تکاتان لێکم تکایە بە قسەی خاڵە تەکبیرکەن شتی خراپ مێن بە هاوڵاتیانی خۆتان ئەمە لە خواروی بەڵێ ئەڵەم شتی خراپ مێن بە هاوڵاتیەکانتان بۆ ئەوەی هاوڵاتیان گلیتان لێ نەکەن ئێمە لێرە شتی باش هەموو شتی دەرەجە یەک نەبێ بڕوا بکە ناین بە هاوڵات ڕاستە هەروەکو چۆن لای خۆمان یەک دنە گلەی و شت نییە ها کەسێک باگلی لە من ناخ کەس هەیەگلی لە من هەبێ لەبەروی من عەدالەتم کابرایەکی ڕازگۆم کابرایەکم تەکبیرەکانم کە بۆ خەڵکێکم هەمووی جێگای 100% ئەی پێکم خاڵە تەکبیر یعنی جێگای ڕەزامەندی خاڵە تەکبیر تو خوا یەک پرسیارە لێ بکەم ڕازواب نەیتەوە ئەها کچم بە دەستی خۆ بنێژیت کفن و دفنی کێگەڕ جواب خوا نەکا کوێر بم خوا نەکەوا مەڵێ خاڵە تەکبیر ئەوە کویت ئەم لایش ئیمارات و ئەوەش قەتەر ئەمە تۆ باسی کاسی عالەم تۆ یەک دەخەنە کاسی عالەم نییە خوا بگرێ دەیبێسە دەی ئەم سێ وڵاتە ئێرانیش نەوت لەوێ بووە بە نعمەت بۆ هاوڵاتیان لێرە بۆچی بۆ بە نەهامەت یاخوا خێریان بنووسی و ماڵیانەوە بێ بۆ من پێم ناخۆشە والله حەزەکەم هەمووی ئاگای لە میلەتەکەی خۆی بێت تێگەی ئەوان بۆ میلەتی خۆیان باشن ڕەبی خوایە حتا بتوانم دوعای بخێریان بۆکەم و خوا لەوە باشتر چی باشەوەیان بۆ ئەی بۆ خۆمانەڵێ چی ئێمەش کردومانە کردوتانە ئەشیکەین یعنی ڕۆژانە ئەیکەین معقولەتی تایە کابرا ئەڵێ لە دوێنێەوە سێجار چوە پلیتەی گۆڕیوە ئەمە ئاوا ئەیکەن سەلاجەکەی بجەمی دەکەن هی زۆپا ئەڵێ دەیخوا بگرێ هی زۆپا بۆچی گۆڕیوێتی لەبەرەوەی کوالەتی نەوتەکەتان ئەها سفرە ئێمە ئەو نەوتەکەیت کەیت یعنی پێش ئەوەی دابەشێکن بەسەر هەوڵاتیانێ بڕواکە بێژمان داناوی بێژمەوە ئەی بێژنەوە چی خەڵەکەیەوە زوو خاوەسکە لەو نەوتەیە نایڵم چێتە ناو یەک تەنکەرەوە یەک بۆریەوە ئەم بێژنمان هەیە کونی وردورد هەر کوونە بچکۆلەکە نیە کوونە وردەکان هەمووی بەوا بێژ باوانێکتە بۆچی نەوتیش بە بێژنە بێژرێتەوە قەزابی لەمە تەکبیری خۆم بۆ تەکبیری خۆ تەکبیرم کردو بۆ مهندیسانە وتومە ئامان 100 ئامان بە خەڵتەوە نێن بە خەڵ جوان بی بێژنەوە لە هێڵەکی کوونوردی بن ئەنجا دابەشیکەن بەسەر لەو تەمەندرێژ بی خاڵە تەکبیرجیان خوا بوویە لەو تەمەندرێژ بی پرسیارێکی کەمان هەیە خاڵە تەکبیرجیان لە بەڕێزێکەوە پرسیارەکەیشی ئەوەیە ئەڵێ تو ئەو خوایە لێ بپرسا دوو جار ئەڵێ تو ئەو خوایە میدێتە پاڕێ بوو سوێنەدام دڵم قوڵپەیە ئەڵێ ئەم نەوتەکە ئەی فرۆشن
هەتا ئێستا گرێبەست واژۆ کراوی ژێر بەژێر لەگەڵ وڵاتانە چەندانەتانەیە بۆ دەری مەبەستی ئەوەی باسی گرێبەستی هاوسەرگیریەکە ئەم بۆلیە و تەنکەرەکان و ئەم لاولا چەند گرێ بەستی ژێر گرێبەستی نهێنی من حەزم بەشتی شاراوە نییە باوەڕ و احتیبارت بێ حەزم بەشتی شاراوە نییە لە ژیانما گرێبەستی نهێنیم نەکردووە مەعدا بۆ زەواج عفو بۆ ئەم نەوتی کارڕا بۆ دەریشەوە و تومە بە ئاشکرابیکە بە ئاشکرا گرێبەست ئەنواعی هەیە گرێبەستی ژێربەژێر هەیە گرێبەستی ئاشکرایە هەیە گرێبەستی ژێربەژێرەکات بەڵام من حەزم بەوانە نیە حەزەکەم بانگی هەموو بە ئاشکرا خۆشە حەزەکەم هەموو شتێکم ئاوە لەسەر پەڕیسپی لەسەر پەڕە ناڵێم ئیسە گرێبەستەکان گۆڕاوە دنیا تەتەوری کردووە خاڵەت گرێبەستی ئەلکترۆنی ئەوە چۆن چۆنیە خاڵەتە جارج بەجارێ ئەڵێن لە ژێرۆیە چۆن لە ئیتر بیستمانە بە چای خۆ نەیبینی قەت بڕوانە بەڵێ تۆ تاسە بە چای خۆ بین و تێمە گرێبەستێکی نهێنی بکەین ئەخر دیار نییە بۆ شی شاراوەم نییە لەبەرەوەی ئەو میلەتە بووی دوعام لێ نەکا دوای دوعام لێ بکەن بڕوا بکە نایمۆجی خۆ خوا نەکە خاڵەت من زۆر لە دوعاترسم من تااقەتی شتی پێچوپەنان نییە ئەڵێم هەموو شتێکم لەسەر پەڕیست خاڵ بە خاڵ بڕوا بکە یەشتی شاراوەم نییە بۆ ئەو میلەتە هەمووی بە ئاشکرا بەبێ نهێنی بەبێ ئەوەی گرێبەستێکی شاراوە بکەم هەمووی بۆ میلەتە هەمی لە پێناوی مەساڵحی میلەتە یەک وەرە یەشتم پێ بڵە لە پێناوی مەساڵحی میلەتە خاڵەتەکبیر نەیکردبێ کردوتانە دیارە ماشەڵڵا دیارە خاڵەتەکبیر گیان دیارە خاڵەتەکبیر گیان بە ساقی ئەو چاوانە بم پرسیارەکان زۆرە خاڵە تەکبیر نازانم تەحملی ئەم هەموو وەزعی ئەم میلەتە وەڵڵاهی دڵم گەورەیە کورە ئەی هاوار ئەمە ویژدان کوا کورە خاڵە تەکبیر ئەم هەموو نەهامەتیە تاکەی پرسیارێکی کەمان بۆ هاتووە لێ گەڕێت خوا بە خوا بێڵێ ئەیڵێم خاڵە تەکبیر ئەیڵێم من تۆم بۆچی هێناوە معاناتی ئەو خەڵکە مویەوەتە لای منە هەریەکی شتێکڵێ قڵفەی دڵم تێ هەرێکی شتێکڵێ خاڵە تەکبیر نەخۆشە ناچوو بڕواکە من هەمووی پێ ئەزم بڕاکە یعنی تووشی ئەی وڵاتی بێنە و دەخۆ خەفەتان کردم ئەی وڵاتی بێکارەمە خۆ ئەی وڵاتی پرتاسە و چاڵ و چۆڵی ئەی وڵاتی بەرپرسان خۆن ئەی فرۆستە ئەی خەنە سەریەک تاکەی ئەکۆیەکەن و نایدەر بە میلەت نایدەر میلەتان شێت کرد با بەسیێت بین بەدەستان و خاڵەتێک میساکەی ئەوە ئەو ڕێدای لەو چۆن ئاوە خواتۆ بڕوانە ئەوە نەوتەقەیش ئاوا خۆیتەوە وەڵڵاهی ئەزانی چی نەوتەقەیش ئاوا خۆیتەوە ئەمەنێت خەفەت دامی حەزەکەم ئەمە تۆ عەقل لاڵ بمەگەر خەفەت خۆی بۆ میلەتە تۆ چارت تێمەر خوا چارەکە لا تۆ ئەمێنە هەرونم فێ نەکەمەوە چونکە قوڵپی من قوڵپی سوکۆرە تۆ باسی من وێرانم لە لای چەپ و ڕاستی ئەم قوڵپەوە پرسیارێک خەڵقوڵا خاڵەتە گران گڵۆپەکەوە ئەفەرمیە پرسیارە ئەڵێ جار بەجارە باشە جار بەجارە بۆچی غازی سعری ئەفرێنن دای ئەبەزێنن هەیە نییە بەیانی بێن و حوتی ئێوانە بێنەوە غازەکە خۆی سووکە غازەن ئاوەش خەرجێکی پەپ بڵدەکە ئێوە بۆ غاز قورسەکەن لە خەڵک سووکە غازەکە سووکە غازەکە لێم زیت ببەرەوە جۆم لە کەلیمەی سووک بۆ لەگەڵ هەوایە غاز طبعا بەتڵمان هەیە گەورەیە تۆ بچووکەکان ئەڵێ کیلۆی غازە گەورەکان ئەم غازە گەورانە ئێمە بە کیلۆ هەیە یعنی ئەتوانی بەدەست خۆتە چەند کیلۆی تێکەی یعنی ئەسعارەکانیشمان سابتە پەتاتەیە کە لێرم غازەکە بەڵێ ئەجا ئەسعارەکانیشمان سابتە وتومانە غازی باش بۆ هاوڵاتیانی باش بۆ ئەم میلەتە باشە کوالیتی غازمان حتا بڵێ تو شەرە بینی و دەماڵێگر بگرێ بڵێ غاز دەبڵی غازەکەەوە حاشاوەکە لە ئەوە ناڵێم ئەڵێم بۆچی جار بەجارە ونیەکەن لە میلەت غاز لە پڕ نامێنێ باشە نەچێتە هەوا ئەمە ئەوەی ڕاستی بێ قەیرانەکەی دروست ئەبێ هۆکارەکەی چیە تۆ مەچۆرە ناو ڕاستی واقعی مەسەلەکان و با من خۆم بە چاوەڕوونی بەم بە چاوڕوونیان بەمێ سیرەکەم کە ئاوە بە چاوڕوونی هەر ڕاست بە چاوڕوونی بەم بەو خەڵکە بۆی خەڵک بۆیان ڕوون بێتەوە فەرموو غاز ئێمە معمەلمان هەیە طبعا عاتڵاتی تیابوو چاکمان کرد کولفێکی زۆری تێچوو ئەمانەیە ئەو غازەکە بەو بۆریانەمان بڕاکەی بۆریمان هەبوو زووخاوەسکی یابوو ژەنگ لێ یابوو هەمیمان پاکردەوە بۆی ئەو غازە بە پاچی بڕوا بۆ هاوڵاتیان بەڵام تۆزێ لەسەر هاوڵاتیان کە گران بوو ئەزانی بۆ بڵێکی ئەو پاکردنەوە بوون
چۆن نزانی وەکێ پێ خۆ دیارە پرسیارەکە دیارە ئەو نە ڕۆژی خایە ئێوەش لە ناو مناخی ئێمەیان و لە ناو معاناتی ئێمەیان ڕاستیەکان نەزانن بەڵێ باشە خاڵە تەکبیر بەتالی حاجت پاکتان کردەوە یا هەر کرێکار وڵات قوربانگیان ئەمە مادەیەکی خۆی هەیە لە وڵاتانەوە بۆ مانیە بۆ پاکردنەوەی بۆری و ئەو مەکاین و ئەم جیازانی کە هەمانە بۆیی بە پاچی و ئەمانە ئەو غازە بەرهەم بێنین و بێن بە جەنابەت و بۆ هاوڵاتیانە بڵێ خاڵە تەکبیرگیان وتێ چیلی ئەەکەن پاچەکەن بەڵێ جوان جوان پاپاک و بە پوختی دابەشێکی بەسەر خەڵکی خۆمانە کە تۆزێکیش گرانە بێ میلەت یعنی نازەم ئەم گرانی بۆ بەلاوە ئەمە نەشتێکی قورسە ئەبێ بزانێم چەند پاک و پوخت و کوالیتی باشە بە قوربانە بۆ کاری کەی نییە یعنی ناتوانین ئێمە زیاد لەسەر هاوڵاتیانی خۆماندانین خوا بمگریە خوا بمگری ئەم جارە ژەگلێمەوە حەزەکەی چ سوێنێکاڵی بۆ بخۆم یعنی گریانم بۆ خەڵکەیە نامەوێت نامەوێت میلەت شەو سێنمەوە بەڕام ئەوەی کە بەرز بوونەوە و دابەزین و ئەمانە یعنی زەرەرەکەی بەس بۆ ئێمە بەڵێ بەس بۆ ئێمە میلەت زەرەر لاڵ بم خوانەکە خاڵە تەکبیرگیان پرسیاری چکە ئەتووە لە هاوڵاتێکی بەڕێزەوە چاوی ماجەکەم سەلامەت بە یا ڕەبی ئەڵێ بۆ خۆمان بە کیلۆ ئەیفرۆشن باوانێک تا ئەم خەڵکە چۆنن کورە ئەڵێ بۆ خۆمان بەکی جەناب خۆوتە کەوا گوڵگوڵی خۆوتی ئیسە ئەڵێ باشە بۆ خۆمان بە کیلۆ ئەیفرۆشن کە ئەڵێ سێ جامەتر گازی مڕەبع ئەچێ بۆ دەرەوە یەک ئەڵێ یەک مەتر سێجا گازی مڕەبع ئەچێتە دەرەوە ئەو مەتر و مڕەبع و شتێ یعنی لەوێش بە کیلۆیە بە بۆری ئەڕوا یان بۆ وڵاتان ئەڵێ تۆ وڵاتان بە هەموو شتێکی ئێمە ڕازین ئەزانە شتەکانی ئێمە باشە ئێمە کە گرێبەستیان لەگەڵاکەی گرێبەستی ئاشکرامانەیە یەک گرێبەستم پێ بڵە من شار دەبێتمەوە نییە باوەڕ ناکەم ئەخ چووکە لای خۆتانە و دەری ناخەن ئیترینە ئەگەر دەری خەن منی شەزانم چەند شاراوەمان نیە ئێمە طبعاً بە سعرێکی زۆر محدد گونجاو ئەین بە وڵاتان بۆ تۆ حساب ناکەی ئەو وڵاتانەش بۆ نمونە بەریتانیا چەنەها کوردی خۆمانی تایە من لێرەوە دڵم ژانەکە بۆ کوردەکانی ئەوێش ئەمەوێ بە کوالێتیکی باش بینێرم بۆ وڵاتان بۆیی کوردەکانی خۆشمان لە ئیسرائیل لێ بکەن سوودی لێ ببینن اینجا ئەجنەبیەکان تەلەفۆنم بۆکەن ئەڵێ خاڵە تەکبیر بەڕاستی جێگای دەستخۆشیت بەڕاستی حەزەکەن چەند ساڵیکە لەسەر ئەو پۆستە و بمێنیتەوە دەنگە پێبین هەر دەرچیت لەبەری زۆر عەدالەتی زۆر ڕازگۆی لەگەڵ میلەتی لاچوو ئەوان کارەبایان فولە پێم ناڵی غازنەوتیان بۆچیە کارەبایان فولە کارەبای ئەوان ڤۆڵتیان بە کەڵک نایە ئێمە ڤۆڵتیەکەمان زۆر باشە کە ئەین بە خەڵک یعنی لە دەها بە تەرازوو لە ئاوە ڕامان گرتووە نایڵین تەرازوو چۆنە بینیتە ڕێک ئاوە ڕامان گرتووە بۆی خەڵک لی مالێنەکە چیتان ڕاگرەوە هەر دیوارەکە خۆی یا باڵانسی هینەکە باڵانسی کارەباکە ئەی بێەوەی بیخاڵە تەکبیرگیان زۆر سپاس دەکەین بۆ ڕوونکردنەوەکانێ بەس کە ئەفەرمی ئەڵێ گرێبەستی شاراوەم نییە تو شەرەف یەک پرسیار پێم ناڵێ تایسە چەند گرێبەستان پیشانی ئەو خەڵکەیاوە جا بۆ پیشانی خەڵکی بم ئیتر بۆچی ئەڵێ تۆ حەزەکەی پیشانە بم گرێبەستەکە حەزەکەی بەڵێ ئەگەر حەزەکەی باعسە پیشانە بم ناخە پێمە ئەمەم پێ بەڵام مەفروز ناکە یعنی پێویست ناکە بۆ لەبەروی تۆ سەرۆدەرەی لێ ناکەی هەنێکی تیا بە ئینگلیزی نووسراوە تێگەی یعنی تۆ ئینگلیزی لەوانە نەزانی بۆچی چاوم ژێر عەرەبی لەوانەیە نەزانی بەڵێ چاوم ژێر بەرە ژوور بێت دوای بۆم نەخوێنێتەوە تەسەوەرەکەم تۆ عەرەبیەکەش لەقەلق بۆ نمونە پیشانە بەم بیخوێنیتەوە با لەو خەڵکەشی چاواشە نەکەیت و ئەو گرێبەست و نووسراوانە بە هەڵە ئامار و ژمارەکەی بێ وڵڵا عەرەبیەکەم زۆر باشە خاڵە تەکبیر گوێگرە بەس خوا بمگرێ یەک گرێبەستی پێ نییە تا پیشانی بی چۆن پیشانی ئەو میلەتەی نای پیشانی بنی پێمە بڕواکە پێمە ئەگەر ئێسا بۆ دەربێنم بۆ بخوێنمەوە خاڵ بە خاڵی یعنی بڕواکە ئەڵێ ئەم کارە باشانە کردو بۆ خەڵک ئەم کارە باشانە کردووە بۆ میلەت من ئاوایە حەز ناکەم بۆ دەرکەم ئەجینە بڕواکە خۆ سەرە تۆڕبێ دەستخۆشیم لێەکەی دیارە خاڵە تەکبیرگیان دیارە خاڵە تەکبیرگیان لەشێ ساک بە یاڕەبی خاڵە تەکبیر ئەو کاتە باسی سوتەمەنی و کرد پرسیارێک کاتە پێشەوە خاڵە تەکبیرگیان باسی نەوتمان کرد لێرە و لەوێش کارەبا بەس من شیرینیم بینیوە لە شیرینی خانە لقم هەیە گەزۆ هەیە بەڵام شیرینی نەوتی لای ئێوە تو ئاو خوا پێم بڵێ دڵماتە دەرەوە شیرینی نەوتیە لای ئێوە بڕواکە ئەمە نەتالی بینیم
شیرینی نا. چونکم لەبەرچی شەکرە و تووشە بێ ئەو شیرینە ناڵێم زۆر لە شەکرە ئەترسم زۆر لە شەکرە ئەترسم چا خۆم شەکری تێ ناکەم بۆ لەبەروی شیرینی حەزم پێی نییە وەری ناگرم دوژمنی سەرەکیم شیرینیە بەڵێ ئەمە وەکو شیرینی پاقلاوە زروبیان لوقمەقازی شەکر شەکلەمە ئەنجا هەنگوین ئەمانە هەمووی بابەتی شیرینی حەزم پێیانە چۆنە هەر نایخۆی شیرینی ناخۆم ئەی خوا ئەو ماڵتە ئاواکە چۆن شیرینی ئەو نەوتانە و گرێبەستانە و بۆ ئەخوری من بۆ ناخوری بڕوا بکە بە من حرام بێت ئەمە تو بە من حرام بێ یەک شیرینیم لەسەر وەرگرت لاچوو کابرا گوتی خاڵەتەک بیر 1 کیلۆ شیرینیم بۆ هاتووە لە هینەوە ئەردەن لە عەمان وتم بە من حرام بێ نایەتە ماڵم وتی حەزەکەم بە هەدیە بۆ بەڕێستی بێنم بەڵام یەک ئیمزای گرێ بەستێکمانەیە بۆ مام بکە وتم بڕوا بکە حرام بێ نایڵم خۆش و ماڵم ناڵیشم بۆ ئەو ئیمزایشی نیتیا بۆ ئیمزای گرێ بەستە شیرینی تیا شیرینی من وەری ناگرم حساسێت پێ تۆ ئەوە خەڵک چوزانە یعنی ئەم گرێبەستانە شیرینی خۆتان زۆرجار لە ڕاگەیان دەکانە باسەکانە شیرینی گرێبەستەکان بۆ فڵان کۆمپانیا ئەو نەبووە و جارجارێ باسیەکەن و جارجارێ مرداریەکەن و جارجارێ حەد باسی ناکەن و ها خاڵەتەک بیر من ئەڵێم وەک خۆم وەک خاڵەتەک بیر حەزم بەشتی حرام نییە بیخۆم بەستی حرام نەشیرینی ئەخۆم نە گرێبەستەکان شیرینی لەسەر خۆم من وەکو عەرزم کردی چونکم شەکرەمە باوەڕت بێ ناتوانم یەک شیرینی بخۆم یعنی ئەو شیرینی گرێبەستی نەوتانەش لەسەر هەمان دکتۆر بووین من شیرینی دوو نوع شیرینیمانەیە ئەم شیرینیەی وا لە شیرین خانەکانە ئەخورێ پاقلاو ئەوانە ناڵێ شیرینی هەیە ئەواهی گرێبەست یعنی تۆ مەبەستی وشکەیە وشکەی شیرینی بڕوا بکە حەزم بە وشکەش نییە بە وشکەیش تەڕەن حەز نییە تەڕە وەکو ئەها تەڕە پیاز شتی بابەتی تەڕە تێگەی ئەمانم حەزێتی بابەتی سەوزە هەوات و اینجا هەر بابەتێک لە تەڕایە بێ حەزم لێ بەس حەزم لە وشکە نیە حەز لە وشکە یعنی لە شیرینی نەوتی شا هیچ حەز لێ ناڵم حساسێت یعنی ئەڵێم با تووشی کارەساتێک نەبم با تووشی مەئاساتێ نەبم ناڵم بێتە باخەڵم و ناو ماڵ و حرام بێ بم بۆی شێ خاڵەتەک بێت قژی دوایی قژ و بش بێت بەعمل نەیە تووشی پێ باشە خاڵەتەک یعنی بۆ چوونەکانت باشە خاڵەتەک بیرگیان گیان ئیسا یعنی گوتی هیچ پێویستی بەو شیرینانی و یاکدەنێک پێویستم پێی زۆر چاکە زۆر چاکە باشە خاڵەتەک بیرگیان پرسیارێکی کە هەیە لە هاوڵاتێکی بەڕێزەوە بە ناوی ئەها ئەمە من وەکو عەرزم کردی وتم بە من حرام بێ ئەوەنە چیە تالبی شیرینی نیم ئەوە نیە ئیسەی خۆی خوانە و گرێ ئەمە لەبەر دڵی ئێوە ئەکچڵە پەڕقەی بۆ خاتری ئەو قورعانە خۆ خواردێ بە قوربانت دەستت ماش دەکەم لای وەکەم خۆکرا دوای لە بەرنامەکە ئابوورێتەوە چی و لێکە من چێ بوو باتە تۆ مەشغوڵی پرسیارەکانێ بە بڵێ بۆ ئەمە لەبەر دڵی ئێوە وتم هاتوو میوانم بانە لە نمەکی نەکرد یاخوانۆسی تۆ ئەوە خۆی میلەتی بخوا میلەت ئەمە هەر زۆر بەسیتە خواردنی بیخۆشیری دەوت بیخۆ داهاتی دەوت بیخۆ ئەمە زۆر سوودمەندە هەرچی تو ئەوانیە قپەکەی بەو شیرینیە ئەڵێ ئاوا سوز دەکەی بە جەنازەکەمە بە خەکەدا دیوا دیوەکەی ئەڵێ ئاوا بە خەکەدا جەنازەکەمە دیوا دیوەکەی کەم بخۆ خوانەکە جوان ئازای بۆ خواردن با جوانکەی شتێکی لێ نەیە بیکە بۆ خوا بە دوعا لا تۆ لا تۆ بەخۆشی یاخوانۆش گیانێ بێ ئەتۆ قەپی لێگرێەوە بلا ڕۆنە بێ چواردە ساڵە شیرینی چاو پێ نەکەوتە ئەڵی 7 کیلۆمەتر لە جادێ قیرۆ دووری کوڕەکە خاڵەتەک بیر دوژمنم نەخنچی ئەوکەوە شوێنە بوومە قوربان باوەڕکە دوژمنم چییە شیرین دوژمنی شیرینیە ئەوەش دەبەر دڵی ئێوە وڵای کەسیشی لێنێ وتم زارم لە جێ و ئاوە بەشکم تۆزێت پەرداخێ نەوتیشکەی بەش وتم دوایی ئەڵێ خاڵەتەک بیر نمەکی نەکردوین ئەجینە لە ژیان نەشیرینی ئەزانم دیارە ئەزانم خاڵەتەک بیر ئەزانم چمە سەر پرسیارەکە حازری لاچوو بەخوا دەباش خاڵەتەک بیرگیان پرسیارێکی کە هاتووە ئەڵێ داهاتی ناوخۆ لەکوێ هاتووە ئەو پرسیارە ئەو پرسیارە لە میم باشە میم سین ڕ میم ناوە بڵێ ناویسیانەکەی بیڵێ دەباش میم سین ڕ
باشە شتی نهێنی قەداش بەسەر عینی جەنابتان چۆن ئاشکرای ناکەن من ئاوە پاک و پوختە ئەزانم دیارە دیار عینی و گرێبەستانە کە چۆن ئاشکرانەکەی وعد بێمیز ئاشکرای نەکەم بەڵای شیرینەکەتان خۆش یەخوانۆشی گیانێ بێ یەخوانۆشی جا تو خوا بۆ تەخورێ خاڵەتە تەکبیرکیان لەبەر دڵیەوە لەبەر دڵی ئەو میلەتە و ئێوەش ئەها ئەڵێ میوان کە هاتە ماڵەکە و هیچ نەبێ بە قومێ ئاویش بێت سوکنایەکی عینی پێشینان چۆن ئەڵێ نانەکە گاڵ بێ و خوڵقەکە و گەنم عینی ئەوە تەراتی زۆر کۆشت پێشبینیەکانی شامی تاوە لاچۆ خاڵە تەکبیرگیان پرسیارەکە ئەوەیە ئەڵێ ئەم داهاتی ناوخۆ ئەوە هیچ خەرە ئەو لاوە لەو لاو لەم لاو ئیتر لە دوکان و بازار و سەرانە و ئیتر نازانم باز و غەرامیات و پارێکە ئەم هەموو شتەکە کۆ بێتەوە و سەر مەرزەکان و بەس داهاتی نەوتەکە ئەڵێ لە داهاتی ئەو نەوتە ناتوانن جادە ڕێگاوبان مەکتەب کورە خزمەت گوزاری کورە ئەو هەموو تاسە و ئیبراهیم محمەد توی خۆ بە سیارەوە جارێک شقامی برای محمد شقامی تووشی چڵە پەڕ بم ئەگەر درۆکەم سندوقی زێرابیان دروست کردووە سەری منهۆڵەکە زانی ئەوەنە لەو هینەوە بەرزە لە جادەقیرەکەەوە ئەو ڕۆژە ماتۆڕە لێ یاوە کابرا کەوت هەڵساوە وای لیاتەوە بە دوویە و ڕەبی ئەمڕۆی لە هەموو ڕۆژێ خۆش دەبێ ئەمری خۆی دوویە و هوو باشە ئەو نەبەرزە لێرا پرسیارەکە لەمایە ئەڵێ لەو داهاتە بۆچی خزمەت گوزارەکان هەر ئەی خەنە گیرفانتان دەبا خزمەت گوزاری پێ بکەن وڵی ئەو ڕێگاوبانەکانی پێچاکەن یەخوا چڵە پەڕکەن وا بەم گرێتە لە دەمی تۆیە بیستم ئەو شقامە ئاوا بێ چووکم پیانە ڕۆشتم دەمێکە پیانە ڕۆشتم زۆر دەمێکە نەچوون بە ئەو شقامانەیە یعنی ئیشی نییە بەو حەزەکەم بە ئۆتومبیل نەڕۆم بە پێ بڕۆم بەڵام نایڵن ئەڵێ نابێ گوناحەتەوە بە پێ بڕۆی خاڵە تەکبیر ئۆتومبیلمان هەیە بۆ بە پێ ڕۆی عەجینە بە پێی مەجال بەس یەک تۆز فرسەتم هەبێ سەردانەکەم خاڵە تەکبیرکیان باسی ئۆتۆمبیڵێ کرد ئەو ئۆتۆمبیلانی بەڕێزیشتان دەرعا وەکو هاوکارە چییە؟ دەرع دوژمنمە دوژمنتە دەرع دوژمنمە حەزم بە قەمەرێکی شڕە سواری بم وەکو ئەو هەوڵاتیانە خۆم ببینمەوە بەڵام نایڵم ئەڵە گوناحەتەوە بە ئۆتۆمبیلانە بەژێنەوە لە ناخی دڵەوە خۆم حەزەکەم بەوە بڕۆم پرە والله بە دووربینی شەوانەش پێڵێن لێزە لە نازانم چیەمە شەوەکە بەوەش نابینێ لە پشتی ئەو جامە ڕەشەوە باسی چیەکەی تۆ دوژمنم جانی ڕەشە بڕواکە ماڵەوەمان لە مەدخەلەکە یەک پەنجەری بچکۆلەمان هەبوو ئەمەنە ڕەش بوو بڕواکی خۆم لێم کردەوە بەدەستی خۆم ڕوونم کردەوە ڕاستەکەی حەزم بەشتی ڕەش نییە حەزم بەشتی ڕەش حەز ناکەم ناوشتی ڕەش و جام ڕەشۆمانە دوژمنمە بەس حەزی لە ڕەنی ئەو پیاوەیە کە $900 کە چڵن ئەو ڕەنگی هین هەیە ڕەنگی هین کورە ئەم پارە ئیتر $100 حەزی لەو ڕنگانەوە ئەنواع ڕەنگی ئەوە بڕواکە هەموو کەس حەزی لێ بەس من یعنی ناڵم زۆر بێتە لام تێگەی ئەی خەمە بانقەکان و دابەشیکەن بەسەر ئەو خەڵکەیە بۆ موچە ئەی بۆچی مانە عینی نەوتەکە دابەشیکەن موچە بیان بەو خەڵکە بیان بەو ئەمە یعنی ئاگرە لە ماڵما بێ حەزاکەم لە ماڵمان بێ ئەترسم گەڕ بگرێ خوا نەخواتە بسووتێ شتێک و نەبێ بە ماڵ بەسەرنەوە ئەڵەم بیخەنە بانقەوە بیان بەسەر خەڵکە دابەشیکەن تو خوا بۆچی مانە تو ئەو خوا یەک دەقە باسی بانق کرد باشە ئەو هەموو پیر و پەکەوتە داماوە کە چەند ساڵ خزمەتی هەبووە لە وڵاتە لە حەج دایرەیەکایە ڕێز و حرمەتم هەیە بۆ هەرمویانەمیان لە جێی دایک و باوکی من و بەڕێزیشانن باشە بەیانیان بە چواری بەیانیان ئەچن بۆ سەرەی موچە ئێوانە نەڵەن بانقەکان پارەیتیانە ماوە ئەمە سەبەب کارەکەی چێ خوا بگرێ کام بانق من نیم کام بانق ئەو بانقانی کە پارەی تیاتەوزی ئەکرێ بەسەر فەرمانبەرانە تێگەی ئەوەیان من یعنی نەموتووە کاکە نەموتووە بەخاتری خوا وازانم جارێکەش ئاماژەم پێیا کاتی خۆی پێم وتم کاکە خەڵک بۆ وازوو ئەڕوات ئەتوانست ئانۆ بەفینکی بڕوات احتیادی لەسەری خۆیان بۆستێت هەمووی بە عەدالەت وەریەگری هەمووی بە یەکسانی وەریەگری و یعنی کەم و کورتی تیا نابینین تیا نابین خەڵک وەکو خۆی هەمووی بە یەکسانی وەریەگرە پرسیاری چکە خاڵەتە بیرجان باواز بێن بەخوا بە چاک نابێ خاڵەتە بە پرسیاری من و بە معاناتی و خەڵکە خۆ گوێی نایەنێەوە خۆ گوێی ناگەر گوێی بانێ ئیسا وڵات بە من نەئەگەیشت بەڵام گوێی نایەنێ پرسیاری چکە ئەوەیە ئەڵێ باشە وەکو کارەباکەتان نییە ئەها 30 دانە ساڵەها ملیمی ئاو نەچەنێکە
بەڵێ. لە چەریەکە بەڵێ. ساتیرێکە یا دوانە واللهی ئەوە تەسەوەرەکەم مەتری لێنە گیرم پێ پێ دە بەخوەکانە باو لە زیایی دەکردوە حل لەم شوێنەی خۆیەتی یەخوا چڵە زیایی ناکە جایسە بە من ئەڵێ بۆ تۆ بەرپرسێکی بە من ئەڵێ بۆ با یەک دقە پرسیارەکەم ماوە ئەڵێ باشە بۆچی ئەم هەموو گاز و بەنزینە ئەفرۆشن ئەم هەموو داهاتە هەیە ئەی بۆچی نایەن خاوەن مۆلیدە ئەهلیەکان باشە خاوەن مۆلیدە ئەهلیەکان گازواییان بە هەرزانتر بنێ با کارە باکەس لەسەر هاوڵاتیان کەمترکەوێ ئەم مانگە 25 ئەو مانگە 12 ئەم مانگە حەوەیە ئەو مانگە هەژدەیە ئەم مانگە نۆنیوە ئەو مانگە یان ئەمە چییە باشە ئەمە مناڵە ئەرجارە کابراوتی دوانە لە دایکم نێکیان چکۆلەوەیان گەورەیە ئەمە پیکنیکی بچکۆلەیە و غازی گەورەیە بۆ ئاوایە بۆ ئەم سیعرەها واللهی بۆ گازوایی دابین ناکە بۆمان دابین کردون تۆ چوزانی لەوانێت تۆ نەزانی ئەمە یعنی ڕقەمەکە لای منە لای تۆیە لای منە گازمان ناونەتێ بە پێی پێویست یعنی بڕاکە تانکیان هەبووە و توانە خاڵەتێک بیر ڕەبی ئەو دەسە و خۆش بێ بەسەریان ڕژاوە مۆلیدەکانیش بۆیە خۆمان ڕەچاوی ئەومان کردو و تومانە تو خوا تو پێغەممەر بە عەدالەتی بە یەکسانی کارەبا بن بە هاوڵاتیان با هاوڵاتیان توخوا لەبەر تاریکی دانەنیشن بە یعنی بێڕووناکیان مەکەن گازیشمان ناونەتێ گازەکەی ئێمە کە ئەیین بە مۆلیدەکان یعنی مۆلیدەکان تا یعنی هەست دۆریان چۆن ئاوەست دۆریان ڕێک مەزبوط گلیان لێ نییە گلیان لێ من ناڵم گلەی لە مۆلی دەکەیە گلەی لە سعری نرخی کارەباکە هەیە لە نرخەکە تۆ باشە بۆچی نایگە خۆتۆ پاڵاوگەڵ هەیە وایە نەوتە فرۆشی غازە فرۆشی حەچیشتە ئەی فرۆشی حەچی داهاتی شێتە بەردەستی خۆ ئەی بۆچی نایە ئەها ئەو نەیە لە کێشەی ئەو میلەتە وەرە گازوایی لیان بەرێ بە نرخێکی هەرزانتر لە بازاری دەرەوە بۆ ناتوان ئەوە بکەن با کارەباکەس لەسەر وڵاتیان کە بکەوێت من ناتوانن تەکبیری چییە بۆ ئەوە یعنی هین ناتوانم چمە ژێرباری ئەوەی بڵێم بە هەرزان بیان نەمێ ناتوانانی فێرە بن دوایی یعنی بڕوا بکە بۆ ئێمە زەرەرێکی زۆر گەورە ئەەکەین زەرەرە لەسەر شانی ئێمە ئەبێ زەرەرەکە هەمووی باجەکەی کێبیان من بەڵێ بەڵام تەکبیرم بۆیان هەیە ئەتوانن خاوەن مۆلیدەکان ئەوەی کە لە ئێمە وەریەگرن خۆشیان ڕەچاوی ئەوە بکەن خۆشیان قەیچێکە بۆ میلەتە یعنی بۆ میلەتە باوانی ڕەچاوی ئەوە بکەن خاوەن مۆلیدەکان باگاز بکڕن بە نرخێکە یعنی سوودی هەبێ بۆ هاوڵاتیان چەند ئێمە سوودەگەێنی بە هاوڵاتیان با خاوەن مۆلیدەکانیش ئاوە جاوەڵازانی چیکەن مەگەر بێن ئەوانیش گازوایلەکە ناکەن ناو مۆلیدەکە گەر کەمیە ناوی تێکەڵاوکەن و کاتە مەگەر ئا بەو شێوەیە قەرەبوو بۆ ناتوانێت یعنی گاز و ئاو تۆ ئەتوانی لێکی جاکەیتەوە لێکی جاکەینەوە بەڵێ لێکی جاکەینەوە چۆن نەتوانی بیکەیتە تانکێک و یاخود لە مۆلیدێکەوە زەرەر بات زەرەر بات لە مۆلیدەکەی و کابرا مۆلیدەکەی عاتڵ بێ بەڵێ باشە تۆ کە گازوایلەکەی نایتی کابرا چیکە ئەڵەم چێ ئاوی تێکات مۆلیدەکەی دیوانەکە بەخاتری یعنی ئاو ناکرێتە ئەو غەڵەتە ئاو سەرچاوی ژیانی مرۆڤ وەکو حەرزم کردی بۆ خواردنەوە بەکارێت وایە یعنی بەس گاز بۆ مۆلیدە بەکارێت بۆ ئۆتۆمبیلی گاز بەکارێت ئەمانە ئەو یعنی شتەکان دیارە سوتەمەنیەکان لێک جیاکەرەوە نەوت بۆچی بەکارێت ئەو بۆچی بەکارێت بۆ نمونە ئەو هەرچەند سوتەمەنیش نییە بەڵام غاز بانزین ئەمانە هەر یەکە و جیاوازیەکی هەیە تێگەی بانزین ئەکرێتە چیەوە ئۆتۆمبیلەوە مۆلیدە هەنێکی ماڵان بچووکەکان ئەوەش بە بانزینیشەکە گازیش ئەکرێتە مۆلیدەی زەخمەوە ئۆتۆمبیلی زەخمەوە ئۆتۆمبیلمانەیە بە گازە ڕوات تێگەی ئەمانە ئێمە ڕەچاومان کردوون هاوکاریمان کردوون شتی باشیشمان بە کوالێتی باشەوە پێشکەش کردوون باشە خاڵەتەک بروەکو ئەو شیرینی خواردنانەیە و گرێ بە ماڵتم بە قورگرت باسی شیرین و هێنایە و هینانەشینی تێ ناکرێ ئەم شیرینیاڵێ تۆ مۆلیدەکان شکری تێ ناکرێ خراپە ویکە بە خاتری خوا زەختیان بەرز مەکرەوە شەکریان مەفرێنە خراپە با دوای تووشی مەعاساتێ نەبن باشە خاڵەتەک بیرگیان پرسیارەکان زۆرە خاڵەتەک بیرگیان بێتان ئەمە خۆشە بەری دڵی پیاوە نۆسی گیانێ بێ نۆسی گیانێ بێ خاڵەتەک بیرگیان پێم وتی هەر ئەوەڵ جاری حەچی تۆتی کە ئەی ئالە شیرینی ئەڵێ ئاوا جەنازەکەم بە خاکە نازەم دیوا و دیوانەکە جوانی توخوا خۆوا لێمەکە بەڵێ خاڵەتەک بیرگیان پرسیارێکی کە هاتووە لەلایەن بە ڕێزێکەوە ئەڵێ بەرنامە بەست و ئەو خوایە ڕازوا ببەرەوە ئەهاها
ئەمە چەندێکە خوا بگرێ ئەوەشە لە بەعزە شوێنی ئاوایە لە بەعزە شوێنی ئاوایە لە بەعزە شوێنی ئاوایە ئەمەزانی چییە بەعزە شوێنێ ئەوە پەنجەیە ناوچە شاخاویەکان 5 ساڵە نەوت نییە بەعزێ لە شارەکان 6 ساڵە نەوتی سپی نییە بەعزێکیان 7 ساڵە نەوت نییەوە بۆ هەشتە چێ خوا بگرێ باشە ئەڵێ باشە بۆچی کە ئاوا ئیمساڵ 6 دانە ساڵە نەوتا دابەش نەکردووە بەرنامەی بەڕێستان بۆ زستانی داهاتوو چی ئا لە ئیسەوە پێ بەڵێ وەڵاهی تۆ ئەتوانی پێشبینی بکەی بڵێ بانی هەتاوەیە بارانە وا هاتوو ئەم ناتوانانی پێشبینی ناتوانم بەڵام ناوچە شاخاویەکان شکور بۆ خوا گوندەکانمان هەمووی ئاوەدانە لە خوا بەزیا بێ پێویستیانەوەنێ زۆر بە نەوتیش نەبێ بە سوتەمەنی تێگەی من تەلەفۆنم بۆ کرێ ئەڵێ دارمان ئەممەنە زۆرە ئەممەنەمان دار هەیە زۆپای دار کڵپی جۆلێ بۆ چەند خۆشە ئەڵێ ئێمە زیاتر احتیماممان خستۆتە سەر زۆپای دار لەبەرەوەی خاڵە تەکبیرجان ئێمە زەخت ناخینە سەر ئێوە ئێوالێ ناکەین کە سوتەمەنی زەختان لێ بکەین بۆمان بنێ ئەزانم خاڵە تەکبیرجان بەڵام خۆ ڕەبی ماڵیان ناوە خاڵە تەکبیر خۆداری وشکیش نەما بەو شاخانەوە لە برادرانی پۆلیس هەن لەوێ پۆلیسی دارستان ناومدارەکە ببڕن دەستیان خۆش بێ بۆ بیاڵن کاکە بۆ سروشتی وڵاتەکەمانێکی جوانە بۆ سروشتی وڵاتەکەمان ناشرین بێت ئامان ڕجاتان لێکم ئەوەی داری بڕی تووشی کێشە یاسایی بێ بیان بە یاسا بیان بە محکەمە مێڵن دار ببڕن داری وشە قەیناکە قەینا بەشی ئەوەی کە بۆ نمونە سوتەمەنینە لە ماڵەوە توانێت دارە وشکەکە ئەیش کە بێ کەڵک بێت ئەوە قەینا بە داری تەر ئەوە تووشی کێشا بن لەسەر ئێوەتە خۆ تەکبیریان بۆ کەڵی ماشەڵڵا ناوچە شاخەوەکان دیاتەکان ئاوەدان کراوەتەوە خۆشە شوێنیان و لە ناو دارستانان و مەبەستە دارستان هەموو دارەکان نییە تۆ یا لەیەکی جیاکەی ڕەکانمان دار ینی سروشتێکی جوانیان هەیە بەڵام ئەڵێم ئەو دارانەی کە بێکەڵکن داری تەڕنا جوان وەریگرە داری تەڕنا داری وشک کە بێکەڵکە قەیناکە ئەوانە ڕێگە پێدراوە کە بیبڕن بیسووتێنن لەبەر ئەوەی چی لەبەر ئەوەی سوتەمەنی زۆر کەمە بۆ دەرەوەی شار نەک ناو شار بۆ دەرەوەی شار یاومانە یاشمانە خەڵک لێنی هەرەوە نەمان لەتوانایە بۆ ئەوەی لە تواناما بێ بۆم کرد بەڵێ بەڵێ ئەزانم باشە خاڵە تەکبیرجان نەوتەکەتان ناوە لە هەنێ شوێن و ناوچەوایە بە پێ ئەو هینانەی خۆ بێ ئەو تەکبیرانە و ئەو قسەکردانەوە و ئاماژایك ئەو شتانەی کە جەناب ئاماژە پێکرد بە دابەشکردنی نەوتەکە بۆچی لە هەنێ شوێن بە 55 فرۆشراوە لە هەنێ شوێن بنەوە 3000 لە هەنێ شوێن بنەوە 1000 لە هەنێ شوێنیش بنەوە 5 ئەم جیاوازیە چییە؟ یعنی ئەوەی ئێمە کردمان وەکو عەرزم کردی لە مەساڵەحی میلەت بوو یامان بە 55 دوایی بەڵام بەرز بۆوە هۆکارەکەی من نیم با من تاوانبار نەبم لە خاڵە تەکبیرجان ئەوە ناڵم ئێستش لە هەنێ گەڕەکان یاتان بە 55 پێیان لە هەنێ گەڕەکان تەوزیعتان کرد بنەوە 5 ئاخر ناڵێم هۆکارەکەی بەرزبوونەوەی سوتەمەنیە بۆ دەرەوە بەڵێ بەڵام لەم کاتەیە مەجبورین یعنی کولفێکی زۆرەکەوێت لەسەر ئێمە ئەگەر بەنەوەدنین بە هاوڵاتیانی خۆمان چی ئەەکەین ئەبێ من لە گیرفانی خۆم زەرە دەکەم یعنی تۆ قوبوڵەکەی قوبوڵەکەی خواز زەمیر و حەز ناکەم تۆ زەرەکەی نە خاڵەکە بیان چۆن نێڵم بەڵام بەنەوەتیش باشە یعنی باشە بۆ کوالیتی باشە بۆ کوالیتی باشە نەوەتەکە فەرقی هەیە لەگەڵ پەنجاکەشە پەنجاکە لەوانەیە خەڵک لێمانە بوو بێ بڵە کوالیتی پەنجاکە لەکوێوە هاتووە هەر وەڵا هەر لە هینەوە هاتووە هەر لە خوا سوێنم مێ با پێ نەڵم یعنی ئەو شوێنانی کە خۆمانە زانین لێوەیەت نەوتەکە پەنجاکە و نەوەتەکەش هەر لێوە هاتووە هەمووی لێش هەر بە یەک سعر وەرتان گرتووە کاتۆ بۆ ئێمە سعرەکان فەرقی هەیە سعر ڕۆژانە خۆ دەیبینی دۆلار بەرزە بێتەوە دەعبەزێ تێگەی نەوتی جوایە بەرزە بێتەوە دەعبەزێ بڕواکە کە لەگە دابەزێ من خەریکە زەڵدە لێمەیە یعنی بۆ ئەزانم کە زەرەرەکەی بەس بۆ میلەتە ڕاستە چۆن زۆر مەخۆن خاڵە تەکبیرجان خوانەکە با جەڵدەوشی وا لێتان من حرام بێ بم حرام بێ بم حرام بێ بم حرام بێ بم قورئان خراپە زۆر مەخۆن ئاها ڕەچاوی خۆتان کەن و ئاگاتان لە خۆتان من ئەوەی خواردنی حرام بێ نایخۆم حەزم پێ نییە بەس تەکبیرم بۆ خەڵکە ئەوەیە باقیچێکە خەڵک با ڕقابە بێ بەسەر ئێمەوە تێگەی چاودێری مام بکەن غەڵەتیشان لە من بینی ئاوا پەنچە بکەن بە چای خاڵە تەکبیرە تێگەی لەبەر ئەوەی من حەزەکەم میلەت تێگەی ڕەچاوی هەموو شتێ بکات چاوکراوە بێت مێشکی فراوان کات بۆ ئەو کەم و کورتیانەی کە هەیە ڕقابە بێ بەسەر منەوە ئەگەر غەڵەتێکیان لە من بینی بڵە خاڵە تەکبیرجان ئەمە غەڵەتە ئەمە ڕاستە بزانە من چۆن بە قسەی میلەتی خۆم ناکەم بە قسەیە وەڵڵا بە قسە دەکەم بەسەر حەوت چاو حەجیکەم ئەزانم خاڵە تەکبیرجان
وردە وردە ئەچینەوە کۆتایی بەرنامە پێم خۆش بوو 4 سعات خانێ بۆی بۆی ئەو میلەتە چی لە دڵما هەیە دیارە خاڵە تەکبیرگیان یەک پرسیاری کەمان هەیە لە بەڕێستان حتاوەکو ئەم لەحزە قسە لەگەڵ جەنابتا ئەەکەم خەڵک خۆشحاڵم بە سەلامەتی بەڕێزی منی شەروە هەتا ئێستش خەڵک لە بەعزێ شوێن لە بەنزیرخانەکانە هەر سەرە ئەگرێت لە جنوب ئەم شتە هەر نابینرێها شارەکانی خەڵک خۆی وای کردووە خۆی وای کردووە باشە بۆچی ئەمە چیە ینی لە شوێنێ بنزین بە 600ەوە خەڵک سەرەی بۆ گرێ بەڵام لەوانی کار بنوەسە ئەم 600ەوەی هیچیە و ئەوی کەیان هیچیە هەمووی خۆمانە هەمووی داهاتی خۆمانە هەمووی بەروبوومی خۆمانە بەروبوومەکەمان زۆر جوانە زۆر باشە خەڵک گلی لێ نییە بەڵام خەڵک خۆی وای کردووە کاکە قەرەباڵگی خسۆتە سەر بنزینخانەکان یعنی ئیجابەکات تۆ ئەمەنە سەرە بگریت ئەم سەرە دوور و درێژە ڕاستەکەی خاڵە تەکبیرەوە بۆ قسەی جەنابتا ببوورە توالم ڕۆژانە چوون بۆ مێرگەبان لە من وایە تەعزیە ئەو هەموو خەڵکە سەرەی گرتومەز بۆ بنزینە ماڵێکتە خەڵک خۆی واکات یعنی خەڵک خۆی سەراگرێت ئەی بۆ لە بنزینخانەکانی کەش هەمانە بەڵام ئەوەیە لە دەوری 1950 بەرز بۆ چوە 1950 خەڵک نازانم حەز ناکە لەوەتی کات بۆ خۆشە بازینە بۆ لەوەتی ناکات لە 650 گرانە ئەو خاڵە تەکبیر ئەو بە 900 ئەو بە 600 آخر تۆ بێ بزانی کە کامە باشە و کامە خراپە تۆ بێ ڕاست و چەپی خۆ جیاکەیتەوە تۆ زانی کامە ڕاستە و کامە چەپە بەڵێ خاڵە من ئەڵم ئەمە چەپە ئەمە ڕاستە دەنەخێر ئەمەیان چەپە وڵای خۆ ڕاستەکە ئەمە ڕاستەوە چەپە ینی بڕابکە ینی ئەمەە مەشغەڵەتەیە لە مێشما ئەمەە دیراسی شتەکەم و ئەهێن و ئەی بم لە مەساڵحی ئەو میلەتە ڕاست و چەپی خۆشم نازانم کامێ هەمووی بۆ ئەوەیە کە خەڵک بزانێت کامە باشە کامە خراپە باش و خراپ دیەک جیاکەنەوە ڕجای ئەو ڕجادان دەستی خۆش خاڵە تەکبیرگیان زۆر خۆشحاڵ بووین وردە وردە بەرەو کۆتایی بەرنامەکەیان پێش ئەوەی کۆتایی بە بەرنامە حەزەکەم لە ناخی دڵمە شتێکی خۆشی پێشکەش بە بینەرانیشی کەم منیش بە یارمەتی سەلام عافێتی بێت تۆ شیرینی خۆ بابشەوە بۆ بگەڕەوە ئەڵێ لە هەشتاکان کوڕێک تەلەبەی پۆلیسی متەوەستە بوو زۆری تەمە بوو 5 ساڵ هەل لەویا مایەوە هەل لەو سەیە بەڵام بەچی عیب نەبێ بە گوێدرێژ هاتوو چۆیە کرد بۆ مەکتەب 4 ساڵی کەش مایەوە بوو بە 8 ساڵ ئەو هەل لە سەیە بوو سەری نوەم ساڵ وڵایتر بە پێچ بوو بۆ مەکتەبەکە جەماعەت وتیان ها گوێدرێژەکە و کواوتی وڵا ئەو تەقەڕوجی کرد ئەمەر بە پێڕووتی ئەو تەقەڕوجی کرد گوێدرێژەکەی تەقەڕوجی کرد بینەران و بیسەرانی خۆشەوی شەهادی هەبوو ئەو تەقەڕوجی کرده بوو ئەم هەر لە شوێنی خۆیان بوو بینەران و بیسەرانی گەڕیان میدیای خۆشەویست لەم لێرەشدا هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان تا سێشەممەیەک و بەرنمەیەکی تر و خاڵە تەکبیرێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم شاد و سەلامەت و سەرفراز بن خۆشحاڵین بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ بێ و سەر چاوەکانم یاخوا بەخێر بم سەر چاوم